تۆپی پێدا دەردەبڕن کە بەو هۆیەشەوە سەرۆکوەزیرانی حکوومەتی عێراق ئەمڕۆ لە تەواوی پارێزگاکانی عێراق پشووی ڕاگەیاند. ئەمەی دەبینن دیمەنی دەربڕینی دڵخۆشی و خۆشحاڵی هاوڵاتیانی کەرکووکە بە بردنەوەی هەڵبژاردەی عێراق و سەرکەوتنی بۆ مۆندیالی ساڵی 2026. هێزانەکان لێرە خراونەتە حاڵەتی ئامادە باشیەوە هەموو ڕێژوێنێک گیراوەتە بەر چونکە قەرەباڵغێکی ئەزگار زۆر دروست بووە بە تایبەت بەهۆی ڕاگەیاندنی پشوو لەلایەن سەرۆکوەزیرانی عێراقەوە خەڵک هاتووەتە دەرەوە و خۆشحاڵی خۆی دەرئەبڕێت بۆ سەرکەوتنی هەڵبژاردەی عێراق دوای 40 ساڵ تۆمارکردنی مێژوویەک کە 40 ساڵە عێراقیەکان هەوڵی بۆ دەدەن تاوەکو بگەن بە یاری مۆندیال. بەڵام دیارە ئێستا بەرەبەیانی ئەمڕۆ کە سەعات 6 یاری تۆپی پێ دەستی پێکرد و عێراق توانی براوە یاریەکە بێت. ئەمەی دەبینرێت بە درێژایی شەقامی ڕێگای بەغداد لە کەرکووک هاوڵاتیانی کەرکووک دڵخۆشی و خۆشحاڵی خۆیان دەرەبڕن بۆ سەرکەوتنی هەڵبژاردەی عێراق. بینەرانی کورسات ئەم دیمەنانەی بە شێوەیەکی ڕاستەوخۆی بێنن گەڕێکی ڕێگای بەغدایە لە ناوەندی پارێزگای کەرکووک هاوڵاتیان هاتوونە تا دەرەوە بۆ دەربڕینی دڵخۆشی خۆیان. کاکە سڵاو دەبێت چەند دڵخۆشن بە سەرکەوتنی هەڵبژاردەی عێراق؟ خۆش بوو ئینشاڵڵا هەر بەردەوامەوە بێت شاگەینە مۆندیالیش. چاوەڕوان ئێوەتە کرد هەڵبژاردەی عێراق بگات بە مۆندیال؟ ئارێ وەڵا زۆریش ئینشاڵڵا بەردەوامە بێن هەتا کۆتایی. ئەسا بینم خەڵکی عێراقان ئەوەی کە کوردە عەرەبە تورکمان هەمووی دڵخۆشی دەرەبڕێ. ئینشاڵڵا فەرقی نییە هەموو یەکین. بەڵێ چاو سپاس بۆ تۆ. ئەوە تێ وڵاتیەک بوو کە هاتووە بۆ هەنگێڕان بەهۆی سەرکەوتنی هەڵبژاردەی عێراق بۆ مۆندیالی ساڵی 2026.